پێشمەرگەکانی مام جەلال زۆر زۆر دڵخۆشم ئەمڕۆ توانیومە بێمە خزمەتتان بەڵکو هەر گەورەبوونە بۆ من بتوانم بێمە خزمەتتان ئێوە چەندین ئەرکی قورستان هەبووە چەند ساڵە پاراستنی یەکێتی نیشتمانی کوردستان پاراستنی گەلەکەمان و پاراستنی جنابی مام جەلال زۆر زۆر سپاستان دەکەین زۆر زۆر مەمنونتانین ئێوە برای منن برای ڕاستەقینەی منن من لە خزمەتتانم ئەگەر کەم و کوڕەیەک هەبوو بێت لە ماڵی مام جەلالەوە بۆ ئێوە من داوای لێبردوونتان لێ یەکەم ڕاستە من کوڕی مام جەلالم بەڵام ئێوە لە من زیاتر کوڕی مام جەلالن من و قوبادی برام 15 ساڵ مام جەلالمان ناسیوە لە کوردستان ئێوە هەموو تەمەنتان لەگەڵ مام جەلال بوونە لە هەموو خۆشیێکە لە هەموو ناخۆشیێکە ئێوە پشت و پەنای مام جەلال بوونە من زۆر سپاستان دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم